ئێمە خەڵکی دووسخۆمات و ئەمڕۆ هاتیمان بۆ بەردەم بارەکانی نەتەوەی گردوەکانی یUN بۆ ئیمانگرتنێکی سێ ڕۆژە بکەین بۆی داوای ماف و حەقەکانی خۆمان بکەن. ئەوەی لە دووسخۆمات و کراوە هیچی لە ئەنفال کەمتر نییە، هیچی لە کیماباران کەمتر نییە. زۆر مالەسە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، یعنی تا ئێستا هەڵوێستیان نییە. دەیان خانی، دەیان دوکان، دەیان ماڵتاڵان کراوە، دەیان ماڵسووتێنراوە، دەیان مناڵی دوومانگان 4 ڕۆژ پێشێشە لەسەر ماڕەقە بۆ لەو ڕۆژە دەیان ئەختیار و دەیان پیرەژن تووشی نەخۆشی بوونە جەڵدە و زەغت، یعنی تاکەی ئێمە مرۆڤی نافتا 800,000 خەڵک ئاوارە بیە، یعنی تاکەی حەسامان بۆ ناگەن. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان، یعنی هەر ئەقڵێن بینام خەڵک ئاوارە حەساوکەن، هەی هاوار کورم، یعنی ئاوارە حەساومان ناگەن، هەر ئەقڵم بەس ئاوارە خەڵکە حەساوکەن، یعنی ئەمە کەی ڕاستن نەباواری حەساومانەگەن، نامانگەڕین و بۆ شارەکەی خۆمان. یعنی کاکەگیان ئێمە مرۆڤین داوای حەق خۆمانەکەین بێنە هانامان و هەر مەسوولەکانمان بە تایبەتی گلەی هەرە سەرەکی ئێمە لە مەسوولەکانی دووزە. لە 2023 داهاتی ئەو شارە ئەدزن ئەبن دەیان ملیۆن دۆلاریان دزیوە لەو شارە، مال ئەسەف تا ئێستا هەڵوێستێکیانێ ناتونەتە ناو خەڵک. ئەو پارانەی کە لە گیرفانێنە لە 2023 ئەی دزن نەیانتوانە بەشێکی کەمی بدەن ئەو خەڵکە فەقیر و ژارێک کە لە سەرمایە ڕقە بێتەوە. ئێمە وەکو هاونیشتیمانانی شاری دووسخۆمات و داواکاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستانیە بە تایبەتی هەموو بگەڕێتەوە بۆ جێگا و شوێنی خۆمان، چونکە کەسمان نە ماڵمانمان نە خانومانمان نە ئیشمانمان نە کارمانمان خەڵکێکی زۆر دەربەدەر بووە لە دەور و لەو جەوڵ و شاخ و هەموویە داواکاری ئێمە بۆ هەموو بەرپرسەکانمان کە ئاگایان نازانم لێمان هەیە نییە نازانم داواکاریمان بماگەنەوە شاری خۆمان.